دکتۆر ئەگەر ئاماژە بەوە بکەیت چەند قۆناغ نۆژەنکردنەوەی بۆ کراوە منارە؟ سەبارەت بە نۆژەنکردنەوە تەبعاً پێش ئەوەی کە باسی نۆژەنکردنەوە بکەین دەکرێت ئاماژە بۆ بکەین کە لە ساڵی 1935 بۆ یەکەم جار فەرمانگەی شوێنەواری عێراقی دانی ناوە بە منارەی چۆلی وەکو شوێنەوارێک لەسەر ئاستی عێراق و تەبعاً دوای لەسەر ئاستی جیهانیش، چونکە بەڕاستی هەر شوێنەوارێک ئەگەر ماوەیەکی فترەیەکی زەمەنی بەسەردا تێپەڕی و بووە مێژوویەک، ینی مێژوویەک بجێڕێتەوە، مێژووی قۆناغێکی محەدەد دیاریکراو بجێڕێتەوە، ئەمە دەبێتە بەشێک لە شوێنەواری ئەو وڵاتە. منارەی چۆلیش لە ساڵی 1935 وەکو گوتمان دانی پێدانرا کە ئەوە شوێنەوارێکی زۆر گرینگە لەسەر ئاست لیستی شوێنەوارەکانی عێراق ناوی تۆمار کرا. سەبارەت بە لێکۆڵینەوە تەبعاً لێکۆڵینەوەکان بەردەوام بووە لە چەند قۆناغێک لێکۆڵینەوە کراوە. ئەوەی من بزانم ساڵی 1962 فەرمانگەی شوێنەواری عێراقی لێکۆڵینەوەی کردووە، هاوکو باسمان کرد شوێنەواری مزگەوتێکیان لە دەوروبەری قەڵای هەولێر منارەی چۆلی دیتیتەوە. هەروەها ئەو شوورێش کە ئێستاکە لە دەوری دروستکراوە ئەو شوورێشە دەگەڕێتەوە بە ئەو سەردەما. لە 1962 شوورەیەکیان لە دەوری دروست کردووە بۆ ئەوەی جیای بکەنەوە لەگە شوێنە گشتەکەی دەوروبەری، چونکە شوێنە گشتەکەی دەوروبەری خۆتان زان هەمووی ماڵە یان کاتی خۆی لەو مەنتقەی زراعەت کراوە و هەروەها بەستەکیش لە نزیک ئەوە هەبووە، وێنەیەکی فۆتۆ هەیە زۆر کۆنە ڕەشوسپیەی هەولێر من بینیومە، بەستێک لە نزیک منارەی چۆلی هەبووە، یعنی شوێنێکی ئەها چۆ دەڵێ عەدەم ئیهتیمام بووە، ئیهتیمامی پێ نەدراوە، خەڵکیش ئەو وشیاریەی نەبووە برێ ئەوە چییە ئەو شتە لێرەیە، یان با بڵێین فەرمانڕەوای خۆجێی هەولێرێ، ئیدارەی مەحەلی هەولێرێ، محافەزە و ئەوانە بتوانن زووتر هەنگاو باوێن، یان ئەو متەسەریفەتی هەولێر لە سەردەمی عوسمانی و ئەوانە بتوانن وەکو شوێنەوارێک بایەخی پێ بدەن و ئیتیمامی پێ بدەن شوورەی لە بۆ دروست بکەن. بۆیە مەسەلەی نوژەنکردنەوەی منارەی چۆلی کەمێک دواکەوتووە. لە دوای ڕاپەڕینەوە تەبعاً چەند جارێکی تر تیمی پشکنین، تیمی شوێنەواری هاتوونەتە شوێنەکە، تیمە ئەوروپیەکان بە تایبەتی بەردەوام سەردانیان کردووە و چەند جارێک منارەی چۆلی نوژەن کراوەتەوە. لە دوای 2000ەکان پێم وایە جارێکی تر نوێژەن کرایتەوە بۆ شێوازەی کەوا ستانداردی جیهانی کە شوێنەوارەکانی دنیای پێ نوژەن دەکرێتەوە. و ئەگەر ئێستا سەیری منارەی چۆلی بکەین، من ئەگەر پێش 20 ساڵ منارەی چۆلیمان بدیت با ڕەنگە منارە بۆ شێوەی نەبوو، تۆزێک ماندووتر دیار بوو، کەرپوچەکانی بە تایبەتی هەمووی خشتەکان لە هەندێک شوێن دەرهاتوو، لە هەندێک شوێن با بڵێن کولی تێدا بوو، ئەو شتانیان هەمووی معالەجە کرد، جێگەی دەستخۆشیە کە ئێستا کە دەبینین شێوازێکی جوانتر بەخۆیەوە دەگرێت.